ئەوڕۆ لە بەهارە گەشتێکی زانستیدا لەگەڵ مامۆستایانی ئاینیدا لە دەڤەری ڕاپەڕین ویستمان بەیەکەوە دانیشین و بەیەکەوە تاوتوەیەکی زانستی شەرعی بکەین. یەکەم لە خزمەتی چەند مامۆستایەکی بە ئەزمووندا کە لە ڕابردوودا لە کاری ئیسلامیدا دەوری باڵیان هەبووە دا بنیشین و گوێ لە چەند ئامۆژگاری و ڕێنمایەکیان بگرین. دووەمیشیان دیدارێک بێ لەگەڵ مامۆستایانی ئەو سنوورە بەیەکەوە دیدارێک بکەین و دانیشین. سێمیشیان گۆڕینەوەی ڕاو بۆچوونەکان لەسەر کاری ئیسلامی لەسەر بەڕێوەبردننی ئەرکی سەرشانی مامۆستایانی ئاینی بۆ زیاتر چاکتر و باشترکردن و بەرەو پێشچوونی کاری مامۆستایان کە بتوانن زیاتر ڕۆڵی خۆیان ببینن لە ناو کۆمەڵگەدا. چێ بەرپرسیار لەوەی کە ئەم واقع و ئەم حاڵەتە لێرە لەوێ بۆ ئەم خەڵک کۆمەلگایانە ڕوون کاتەوە؟ بەڕاستی ئەرچی زانایان قورسە، هەبەجددی قورسە. وإذ أخذ الله ميثاق الذين أوتوا الكتاب لتبينوا للناس ولا تكتمونه. يعني خواهي قول هذا ميثاق لأهل الكتاب كبوئي مش براسي بهمان شيوا ورقلت وك أويك خواب بوين أردون وويك بيويز لك أبو خلق أو خلقكم القيانا همي شروني كنوا أقل دقة دابة تبدأ زانن أهل علم يعني پیغمبران صلى الله عليه وسلم إخوانا سربي حرب يعني وظيفة سرشان وبرون كدنوي أمر بازبوا بلام بتيجيشني أم واقعي كاري ذاك الوا كاتيك پیغمبران آياتي خوان رون كردتو آياتي خواي تلا والي كردون كموسى بقش فرعون دارسي روني كاتو بو خرشي كم دكتاتور وطاغوتا كاك ايوني بدواي كون بي پرستن پرستني شان خود زين خصوص دين بنا دبل او ديقول انا ربكم الاعلى ام پروردگار يعني قوري هر يوم وانج دانگو قربان لخدمت داي هاس جناب ده فرمي لخدمت داي پیغمبران بقش ام حالته داسونوا واتا ام شريعه برنامج كبيغمبرك خوات لبيدا روانه كردوا هاتوا قلت ديكاك ام واقعه بمشي نابي اجر شريعه بي اجر انسان بندي خوا بي شريعه برقرار بي نابي بمشي ويلي لتبين للناس ام كورا كاريكي بيروزا اگر برين لسدمي پیغمبري صلى الله عليه وسلم پیغمبري خو خلقي كوكرتو هانياونو ڕێگای نیشان داون و ئیشی بۆ ئاسانکاری بۆ کردن ئیشی بۆ ئاسانکردن و بەرنامەی بۆ داناون بۆی کە چۆن بانگەوازکەن و چی بکەن و چۆن تێکەڵاوی خەڵقی بن و چۆن کاریگەریان هەبێت ناو خەڵقی ئەم بانگەوازە بگەن بە هەموو شوێنێکە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم فەرمێ ئەم بەرنامەیە ئەگاتە هەموو شوێنێکە شەو ڕۆژی لێبێ فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و هەر شوێنێ شەو ڕۆژی بگاتێ خوای گەورە ئەم بەرنامەی ئیسلامەش یەگەێنێتێ بۆیە بەڕاستی زۆر زەرورە کاریگەریشی زۆرە و بەرهەمیشی زۆرە بێت دانیشتنی ئاوەکە مامۆستایان یەکتر بینن و یەکتر هان بن و دەستخۆشی لە یەکتر بکەن و کەم و کوڕی یەکتر پڕ بکەنەوە. لە بەهارە گەشتێکدا وەکو تەذکیرە و وەبیرهێنانەوەی کە وەذەکر فإن الذکرى تنفع المؤمنین لەو بابەدا وەکو متابعە و بەسەرکردنەوەی ئیش و کارەکان بەگشتی ملاقاتێکیان لەگەڵ مامۆستایان ساز کرد کە بەڕاستی زۆر بەسوود بوو و زۆر بە چێژ بوو. مامۆستایان بەگشتی کە قسەیان کرد هەم چێژی ئیمانی و نوێکردنەوە و شەحنکردنەوەی هیممەت و جارێکی دیکە گوردانەوە بۆ ئەوەی کە زانایان پێشەنگی خۆیان و خۆی لە ڕابردوودا پێشەنگ بوون و هەر پێشەنگن بەردەوام بن. منیش وەکو ڕابەرەکەم وەک مامۆستا و سەروەرەکەم خواپەرست و خەڵکویستم کەمتر خەم لە خۆم دەخۆم و خۆنەویستم تێکەڵاوی هەژارانم پردی بازی هەنگاوی دەردەدارانم تا بۆم بکرێ چارەسەر و هەتوانی گشت بیمارانم چەند حەز ئەکەم لەسەر مینبەر حەقێ بچڕم سەد ئەوەندە تا مەزرۆشم کە فرمێسکی دەم و چاوی مناڵێکی بێبا بسڕم